هێرشەکانی تورکیا بەردەوامە و تا دێت زیاتر دەبن و قوڵایی خاک و ناوجەرگەی هەرێم دەکەنە شوێنی ئەنجامدانی ئۆپراسیۆن و بە ئامانجگرتنی نەیارەکانیان. لە نوێترین هێرشیشدا لە ئیداری گەرمیان و نزیک دەروازەی قەزای کەلار لە نێوان گوندی بەرلوت و قاسم ئاغا ئۆتۆمبیلێکی جۆری جێبلاریدۆ بە 3 موشک لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیەوە کرایە ئامانج. بەپێی ئەو زانیاریانەی دەستگای دژەتیرۆ ڕایگەیاندون هێرشەکە کاتژمێر 9:30 خولەکی سەرلەبەیانی ئەنجام دراوە کاتێک 5 کەس کە خەڵکی خۆراوای کوردستان و کادری پەکەکەن لە کاتێکدا شەقامی سەرەکی کەلار بۆ سلێمانی بەهۆی خۆپیشاندانی هاوڵاتیانەوە دەگیرێت بە ڕێگایەکی لاوەکی خاکیدا دەڕۆن. درۆنێکی هێزی ئاسمانی تورکیا بە 3 موشک ئۆتۆمبیلەکە دەتەقێنێتەوە و بە تەواوی دەسووتێت. هەر لەوێدا 4 کەسیان گیان لەدەست و یەکێکی دیکەشیان بە برینداری دەگەێنرێتە نەخۆشخانەی فریاکەوتنی کەلار کە برینەکەی سەختە. بەپێی سەرچاوەیەک ماوەی 4 ڕۆژە خەڵکی گوندی قاسم ئاغای سەر بە قەزای کەلار گوێیان لە دەنگی فڕۆکە دەبێت و چاودێری شوێنی هێرشەکە دەکرێت کە دەکەوێتە دەشتایەکانی بەردەسوورد لە پشت زانکۆی گەرمیان بۆیە پێدەچێت هێرشەکە بە شێوەیەکی ورد و پیلان بۆ داڕێژرا و ئەنجام درابێت. ئەم هێرشەی تورکیا لە دوای هێرشەکانی ناحی ئاخجەلەری سەر بە قەزای چەمچەماڵ و گوندی کونەماسی و چەند هێرشێکی دیکەوە دێت کە سەرجەمیان لە ڕێگەی درۆن ئەنجام دراون. هێرشەکانیش ئامانجەکانی خۆی بە وردی دەپێکێت. ئەمەش گومانی خسۆتە سەر هێرشەکان کە بەشێکی بە چاوساغی و هاوکاری نێوخۆیی ئەنجام دەدرێت. ئەمە شوێن سیارەکەی وا تەقینەوە تەقانی و لێرانە هاوکات ئەم هێرشە ترس و شڵەژانی لە ناوچەکە دروست کردووە چونکە ئەمە یەکەمین جارە بەم شێوەیە فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکی هێرشی لەم جۆرە بۆ سەر ئیداری گەرمیان ئەنجام بدات.